سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەجهێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی. من نام ڕێزان عومەر شێخ مستەفایە، دەستیوێکی ئابی 1959 لە سلێمانی گەڕێکی شێخان لەدایک بووم. دایکم بە فریشتە ناو دێری کردوم و دوایش لە کۆڕی خەباتە و لە کاتی ڕخستنی هێنێکانە بە پەیمان ناسراوم. دەستپێکی ژیانم زۆر خولیای ئەدەبیات بووم، زۆر خولیای ئەدەبیات و تارخوێندنەوە بووم. لە قۆناغی خوێندنی ناوەندیە بەهۆی چالاکی قوتابخانەکانی سلێمانیەوە چەند ساڵێک خولیای خوێندنەوەی وتار نووسینی پەخشان و لە میهرەجانەکانە بەشداریەکی زۆر چالاکانەمە کرد. زۆر دڵخۆش بووم بۆ بەشداری ئەدەبیانم، بەڵام زروفی سیاسی ماڵەکە و ئەو زروف و بارودۆخەی کە کوردستانی پیاتی ئەپەڕی و ئەو زوڵم و زۆرەی حکوومەتی بەعس ئەی کرد وای ئەکرد کە کەسەکان تەنیا یەک ئیحتیمام تەنیا یەک خولیان هەبێ، ئەویش خولیای بەرەنگاربوونەوە بێ. ئەو تەحەدایی لە ڕۆحی ئینسانەکانە هەیە. تەحەداکەی من دوو جار بوو. تەحەدایەکم هەبوو وەکو کچێک ئەمیز خۆم بسەلمێنم لە ماڵێکە کە زۆربەی کوڕ بوو. من لە خێزانێکا بووم کە 4 برام هەبوو، خوشکم نەبوو، لەبەرەوە ماڵەکە ماڵی کوڕ بوو. هەرچەنە نابێ هیچ کاتێ ئەوەم بیر بچێکە من لە خێزانێکا بووم کە خۆشبەخت بووم بەوەی کە خاوەنی کۆمەڵێ برام هەیە کە زۆر لە بارە کۆمەڵایەتیە کە زیاتر ڕێزی ژنبوونی منیان لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شێناگرێ بەرگار لە دەوری دەست. بە تایبەتی ئەو کاتانەی کە برایەکەم گیرە بە تەواوەتی زروفی ماڵەکە بارگاوی بوو بە وەزعێکی سیاسیەوە. هەر لەو کاتانەیە بوو کە بارودۆخێکی زۆر ناهەموار ڕووی کردە ڕێکخراوی کۆمەڵە و کۆمەڵێک کەس و لە ناویشانە شەید ئارام بارگە و بنەی لە ماڵی ئێمەیە خست. ئەوە بارودۆخێکی دروست کرد کە ئێمە بە هەر هەموو خێزانەکەمان وەزعێک دروست بێ کە هەموومان بچینە ناو زەرفی سیاسیەوە. من هەر لەو ساڵانەیە لە ساڵی 76 و 77 ئیتر بە تەواوی وازم لە بەشداریکردنی میهرەجانات و بابەتی ئەدەبی هێنا و ئیتر تەواوی ژیانمان کەوتە خزمەتی ڕێخستنی کۆمەڵەوە. ساڵی داهاتوو شەید ئارام چووە شاخ و ئەو هاوڕێیانەی کە خۆیان شاردبوو لە ماڵی ئێمەیە ئەوانیش ڕۆشتنە شاخ و براکەی تریشم گیرە. من لەو ساڵانەیە ئیتر بە تەواوەتی چوومە ناو وەزعی سیاسیەوە و لە ئامادەی پیشەسازیش زروفێکی زۆر تایبەتی دروست بوو کە کۆمەڵی گەنجی یەکجار زۆری ئامادەیەکان چوونە ناو ڕێکخراوی کۆمەڵەوە. ئەوەش بێگومان لەبەر ئەو زەختە زۆرە بوو کە حکوومەتی بەعس ئەی کردە سەر خەڵک. ئەو شاڵاوە گرتن و ڕاوەدوونان و کوشتنە بوو کە گەنجی تێکەوت بوو. من لە ساڵی 77 هاوڕێیەکی قوتابخانەم پەیوەندی پێوە کردم و بووم بە ڕێخستنەکانی کۆمەڵە. بوون بەشداریکردنی خەڵک لە سیاسەتە تەحەدایەکی گەورە بوو کە خەڵک تەحەدای حکوومەتی باسیە کرد. بەڵام بەشداریکردنی کچێک لە کاروباری سیاسیە دوو جار تەحەدا بوو. تەحەدایەکانی حکوومەتێکی داگیرکەر بوو، تەحەدای دووەمیان تەحەدای عادات و تەقالیدی کۆمەڵگایەکی دواکەوتوو بوو. ئێمە کۆمەڵێک کچ بووین کە لە ڕێخستنەکانی کۆمەڵی ئایشمانە کرد، کۆمەڵی هاوڕێ بووین کە زۆر جەسوورانە زۆر نەترسانە
شانمان نابوو بەر ڕۆژگارێکە بەڕاستی ئەمانویست خەبات بکەین. ژیانی خەڵک ژیانێکی زۆر زۆر ناخۆش بوو، ژیانێک بۆ ئەو کەسانی کە بەشداری سیاسەتیانە کرد، ئەو کەسانی کە هۆشیاریێکیان هەبوو کە دژایەتی حکوومەت بکەن، دژایەتی بڕیارە ناڕەواکانی حکوومەت بکەن لە زەرف و حاڵێکی زۆر زۆر ناخۆشە ژیان. من بەشداری ڕێخستنەکانی کۆمەڵم کرد و ئەوە بوو لە ساڵی 1970 لە کارەساتەکەی حاجیاوای سلێمانیە لەگەڵ هاوڕێکانم شەید بوون و من و نەرمینی هاوڕێم لەگەڵ خاوەن ماڵەکەیە گیراین. حکایەتی زیندانیکردنی ئێمە بۆ خۆی حکایەتێکی هەتاکو بڵی تراژیدی بوو، چونکە لەو ڕۆژگارەیە گرتنی کوڕێک کارەسات بوو، چ جابگا بە گرتنی کچی گەنج. لە ڕاستیە ئێمە ئەبێ ئەگەر شانازی بە خۆمانەوە بکەین، شانازی بۆ بکەین کە بەرگەی ڕۆژگارێکمان گرتووە کە ڕۆژگارێکی زۆر سەخت بۆ ڕۆژگارێکی زۆر ناهەموار بووە، جێی خۆیەتی کە پێشەوەی شانازی بە خودی خۆمانەوە بکەین، شانازی بەو بار و زروفەوە بکەین کە خێزانەکانمانی تێکەوت بوون، جێی خۆیەتی شانازی بەو برا و باوک و دایکەوە بکەین، بەو خێزانانەوە بکەین، بەو کەسوکارەوە بکەین، بەو هاوڕێ خۆشەویستانەوە بکەین کە ژیانی هەمویانمان خست بۆ ناڕەحەتیەوە. لە ڕاستیە تۆ کە کەسێک ئەگیرێت هەر ئەو کەسە نییە کە ئەگیرێت و لاشەکەی ئەکەوێتە ژێر عەزابەوە. کۆمەڵی خەڵکی یەکجار زۆر ئەکەونە بەر زەبری ترس و تۆقاندن و خۆشاردنەوە و زروفێکی یەجگار ناخۆش. چ جای تۆ باسی خێزان و دایک و باوک و خوشک و برا بکەی، باسی کەسوکارە نزیکەکان بکەی کە ئەکەونە ژێر چ عەزابێکی وجدانی و چ قسە و باسێکی خەڵک و هەموو ئەوانە خەمێکی گەورەیە ئیزافە ئەکرێ بۆ خەمە زۆرەکانی تۆ کە لە سجنیت. کارەساتی حاجیاوە بۆ خۆی تراژیدیایەکی یەکجار گەورە بوو، کارەساتێک بوو کە خوێنی دۆست و دوژمن تێکەڵاو بوو. ئەمڕۆکە ئێمە یادی کارەساتی حاجیاواکەینەوە و 41 ساڵ بەسەر ئەو مێژووایە تێپەڕیوە، هێشتا هەست بە گەرمی ڕووداوەکانەکەین، هێشتا هەست بە زەبری ئەو خوێناکەین کە لە هاوڕێکانمان هاتووە. دوی حوتی ساڵی 1970 مانای 41 ساڵ بەر لە ئێستا، یادەوەری ئەمان گێڕێتەوە بۆ 41 ساڵ بەر لە ئێستا، کاتێکە لە ناو خانووکەی ماڵی ئەحمەی کاکیە ڕائەوەستی، وەکو 41 مانگ یان 41 هەفتە لەمەوە پێش ڕووداوەکە ڕوویا بێ. هەمان خەم، هەمان کۆڵی ماندووبوون بەرەو کینسانەگرێ. 41 ساڵ بەر لە ئێستا مانای من تەمەنم 19 ساڵ بووە. بارتەقای هەموو ژیان بەو 19 ساڵیە ئازار و خەمی خوێنێک کۆڵی گرتیم. 41 ساڵ بەر لە ئێستا لە حاجیاوای سلێمانی بوو بە داستانی شەڕێک کە کەم جار لە ژیانە بینراوە، لە فلیمەکانە ڕێیەکەوێ بیبینین. ئەو ڕۆژانەی خەبات ناوم بە پەیمان ناودێر کراوە، ئەو پەیمانەی کە ساڵی 1970 بۆ بینینی هاوڕێ پێشمەرگەکانی و بۆ کاروباری ڕێخستن ڕێم کەوتە ماڵی حاجی ئەحمەی کاکی. لەو ڕۆژگارەیە هاوڕێ هیوا و هاوڕێ بەختیار کە دوو پێشمەرگەی کەرتی ڕێخستن بوون هاتنەوە بۆ سلێمانی بە کاروباری ڕێکخراوەیی. پەیوەندیان لەگەڵ ئێمە کرد لە ڕێی ساڵحی ئەحمە کاکیەوە کە بین بۆ بینینیان و هەنێک کاروباری ڕێخستن ئەنجام بین و بشیان بینین. ئێمە لە ساعتی دوو چارێکی نیوەڕۆیەکی گەرمی 2:07 لەم ژوورەیە کۆبووینەوە، لە ژوورێکی زۆر بچووک، ژوورێکی 2 بە 3 کۆمەڵێک کەس، دوو پێشمەرگە
کۆمەڵێک هاوڕێی تەنزیم چەند کلاشنکۆفێک و دوو دەمانچە و دووربینێک لەگەڵ نارنجۆکێکە لە ژوورێکی زۆر بچووکی دووبەستەیە. من نەمەزانی ڕۆژێ لە ڕۆژان پەیمان ئەبێتە مانایەکی تر بۆ من کە بە پێشمەرگەکانی هاوڕێمەوت ناوم پەیمانە یان زۆر خاوەن پەیمانی خۆ بوویت. من ئەوەنەی کە توانیم خاوەن پەیمان بووم بە هاوڕێ شەهیدەکانم بۆ خوێنەکانیان. چیرۆکی داستانی حاجیاوە کە چەندین کەس گێڕاوێتەوە وە لە دراماکانە باس کراوە وە لە جەریدە و مجەلەکانە کەم و زۆر ئیشارەتی پێیراوە بۆ جارێکی هەستی ئاسوودەیی لای من دروست نەکردووە. هەڵبەتە بە دڵنیا و لای نەرمینی هاوڕێشم دروستی نەکردووە لەبەرەوەی کە هیچ کەسێک نەبووە، هیچ کەسێک نەبوو باسی و خوێنە بەڕاستی بکات. ئەوانەی کە بوون بە حکایەتخوانی مەرگ کەسانێک بوون کە دوور و نزیک ئاگایان لە کێشەکان نەبووە، کەسانێک نەبوون دەستیان چوو بێتە خوێنی هاوڕێکانیانەوە، کەسانێک نەبوون نانیان بە خوێنی شەهیدەکانی هاوڕێیانەوە خوارد بێت. چیرۆکی کارەساتی حاجیاوە کەوا مەشهورە لە ناو خەڵکە لەم ژوورەوە دەستی پێ کرد. ئەو ڕۆژە کە ڕۆژی 1970 بوو نیوەڕۆیەکی هێجگار گەرم ساڵح پەیوەندی پێوە کردم وتی برادرانیشیان پێێتە تی سعات 1:30 لە سەرکارێز ئامادە بە یەم بە دواتەوە پێکەواچین بۆ ماڵی خۆمان. ئێمە نزیک بۆ 2 گەیشتینە ئێرە. لەم ژوورەیە کۆمەڵێک هاوڕێی زۆر ئازیز فەرهاد لەگەڵ بەختیار و هیوە لەم ژوورەیە دانیشت بوون. ئەم ژوورە ژوورێکی سادە، چەند کورسێکی نایلۆن، سەلاجەیەکی بچووک، تەزجیلێکی بچووک، کاسێتی دارویشی لەسەر بوو گۆرانی برادەرجانێ چڕی. برادەرجان بۆ ئێمە مانای زۆر بوو. ئێمە کە گوێمان لە دارویشە گرت کە برادەرجانیەوت هەستمان بە گەرمی و خۆشەویستی و عیلاقەیە کرد کامان بەستێتەوە بەیەکەوە. ئێمە و کۆمەڵە هاوڕێیە فەرهاد و بەختیار و هیوە و ساڵح و من مێژوومان هەبوو، مێژوویەکی زۆرمان هەبوو، هەم لە قوتابخانەی ئامادەی پیشەسازی پێکەوە بووین کاتی خۆی، هەم لە ڕێخستنەکانە پێکەوە بووین. دووەم ڕێخەری من لە ژیانمان شێتی وا بوو و دوا ڕێخەریشم شێت فەرهاد بوو. مێژوویەکی زۆر جوانمان هەبوو، شەڕمان نەبوو، لەسەر کارە فکرەکان شەڕمان نەبوو، لەسەر ئیشەکان شەڕمان نەبوو، بەڵام هەمیشە هێزێکی زۆر گەورە پەیوەستیە کردین بە یەکترەوە. ئەو ڕۆژە لەم ژوورەیە کە من لە نێوانی بەختیار و هیوایە دانیشتبوو و فەرهاد لەم لاوە دانیشتبوو، ڕەوف و شاریش لە هەمان ژوورا بوون و ساڵحیش لە ژووری نووسنەکەی بوو. نەرمین لە هەیوانی ئەو دی و چۆغەکەی بەختیاریە درۆوە. ئێمە قسەمانە کرد و پێکەنین لە ڕاستیە. ئێمە چوزانین ڕۆژگار چی بۆ ئامادە کردوین. نزیک بە سەعات 4 دایکی شەیتیوە هاتە ژوورەوە وتی من چیتان لێ بکەم تان بم بۆ چۆ. ئێمەش بەڕاستی بە پێکەنین وەرمان کرد، من خۆم پێکەنین. هەر لە دوای دایکی هیواوە مولازم محسین هاتە ناو دەرگاکە و بەم جۆرە دەستی خسەس بەر دەرگاکە و سەیریە کردین، تەنها سەیریە کردین. ئەویش تووشی شۆک بوو. ئێمە تووشی شۆک بووین کە محسینمان بینی و ئەویش تووشی شۆک بوو کە لەوێ دووربینە بینێ، دەمانچە ئەبینێ، نارنجۆک ئەبینێ، کلاشنکۆف ئەبینێ. لەو ساتە وەختەیە یەک پرسیاری بەختیارم زۆر جوان بیرە، وتی چی بکەین هاوڕێیان؟ هیواش وتی بێجگە لە بەرگری دەسەڵاتێکی ترمان نییە. وای وت و نارنجۆکەکەی هەڵگرت. کۆمەڵێ نامەدانرا بوو لەسەر مێزەکە کە بڕیار بوو من بیبم بۆ کۆمەڵێک هاوڕێ
من نامەکانم هەمووی کردەوە گیرفانی شەروالەکە هیوە. نە ئێمە هیچ جوڵەیەکمان تێکەوت، نەقوە خاصەکانیش هیچ جوڵەیەکیان تێکەوت. ئێمە لە بیری ئەوەیان چونچوونی دەستکەی بە بەرگری، خۆ خاصەکانیش لە بیری ئەویان چۆن هەمومان بەدەست بگرن. ئەوان بڕوایان ناکرد ئێمە برادرەکانی ئێمە ئەوەنە چاوقایم بن تەقە بکەن، وایە نەزانی یەن و بەدەستەمان گرن. لەو کاتەیە هیوا هەستا و چوە بەشی دواوی خانۆکە و بەسەر پێیجەکەیان سەرکەوت. بە منی ودوتی هاوڕێ بۆ نایی باڕاکەین بچین لە سەربانەوە شتێک بکەین. من پێم وتم هیوادارم کە تۆ دەرچیت، من ناتوانم، بەڕاستی هێزم تیا نەبوو. هیوا گەیشتە سەربان، بە گەیشتنە سەربانی یەکسەر نارنجۆکەکەی هەڵا حەوشەکەوە. لەو لەحزەیە مەحسین برینار بوو، کۆمەڵی خۆخاسە لەسەر دیوارێکەوە کەوتنە خوارەوە. ئیتر وەکۆی سەعاتێکی تەوقیت کراو بێ. شەید ساڵح دەستی کرد بە تاقەکردن، لەم دیویش شەید ڕەوف و شەید وەختیان دەستیان کرد بە تاقەکردن. هەر لە سەرەتای مسادەمەکەوە هاتمە ژوورەوە بڵای بەختیار سەیرم کرد ڕەوف کەوتبوو. بەختیار زەردەخەنەیەکی زۆر جوانی هەبوو، بە زەردەخەنەیەک شارەتی بۆ ڕەوف کرد، هیچی نەوت، ترێ شارەتی بۆ ڕەوف کرد. وشیاری براشی خۆی یا بۆ پەنا دەرگاکە، خۆی یا بۆ پاڵم دەرگایە، وایە زانی ئەم دەرگایە گول لە بەنگی تایە، وایە زانی گول لە نایپیکێت. من چوومە دەرەوە، چوومە و ژوورە. ئەمە ئاواتەکانی ساڵح بوو، زۆر ئاواتە خواز بوو، خێزان پێک بێنێ. لەگەڵ نەرمینە کە لە ڕێخستنا هاوڕێ بوون پەیوەندی دروست کرد و هاوسەرگیریان کرد. ئەو ڕۆژەی کە ڕووداوەکە ڕوویە بڕیار بوو بچن بۆ مانگی هەنگوێنی بۆ شەقلاوە. کە بینیوێتی هیوای برای هاتووە لەگەڵ شەید بەختیارە، سەفەرەکەی دواخست بۆ ڕۆژی ئایندا. من هاتمام ژوورە، یەکەم جار بوو ژوورەکەی ببینم، بڕیار بوو ژوورەکەی ببینم، بڕیار بوو لەگەڵیان ڕێخەم، بەڵام من بۆم نەکرا. کە هاتمە ژوورەوە ساڵح لەسەر سیسەمەکە پاڵ کەوتبوو، دیفاعیە کرد. منزەرەیەکی زۆر سەیر بوو، زۆر منزەرەیەکی سەیر و سەمەرە بوو. هاتمە ژوورە بۆ لای، سووک چوومە پشتی سیسەمەکەەوە، چوومە پشتی سیسەمەکە و بۆی ئەمزانی ساڵحی زەحاجە بێ بۆی کە من بەردرگاکە بگرم، چونکە و دەرگاکەی کردەوە و تەقەیە کرد. کە ئاوڕم مایەوە بەم لایە فەرهاد لەبەر ئەم پەنجەرەیە کلاشینکۆڤەکەی لەو پەنجەرەوە دەرهێناوە تەقاکە. من ئەمزانی فەرهاد لە کاری ڕێکخراوەیە کوڕێکی زۆر زیرەکە، ئەمزانی فەرهاد زۆر ئازایە، بەڵام هەرگیز تەسەورم ناگرت فەرهاد بزانێت تەقە بکات. دەسوپلێکی ناسک، کوڕێکی نەرمونیان، هەرگیز پێشبینیم ناکرد فەرهاد بتوانێت دەردی لای خۆمانە لە مریشکێکی سەر بڕێ، بەڵام فەرهادم بینی وەکو قەڵا لێوە ڕاوەستاوە تەقاکات. من ژوورەکەم بەجێهێشت، ژوورەکەم بەجێهێشت چونکە دڵنیا بووم نە ساڵح هیچ عیبێکی هەیە نە فەرهاد، هەردووکیان وەزان باشە، هەردووکیان زۆر بە معنەوێتەوە. ساڵح بە منی ودوتی تکال لێ ئەەکەم بچۆرە حەوشەی ئەودی و با تووشی هیچ شتێک نەبێت. من و ساڵح پەیوەندیمان زۆر خۆش بوو، لە خوشک و براش تەجاوزی کردبوو، لە هاوڕێ تەجاوزی کردبوو. کوڕێک بوو بە قەدەر بەرزایی ئاسمان، کوڕێکی پاک بوو، کوڕێکی بێگەرت کە قسە لەگەڵە کردووە دەزانی قسە لەگەڵ مناڵێکی بچووکەکەیت. شەرمن من سەرێکم مایەوە لە ژوورەکەی خۆمان، سەرێکم مایەوە لە شەید بەختیار، وتم بزانم چیەکە، کار و حاڵ و وەزعی چۆنە. ئەو چرکە ساتانە کە هەرگیز من نەمتوانیوە
هەرگیز نەمتوانیەوە بە دایکی بەختیاری بڵێم لەگەڵەوەی کە من پەیوەندێکی زۆر باشم هەبوو لەگەڵیانە و هەرگیز نەمتوانیەوە بەخوا لێ خۆشببووی برایان کاک حەمومین بڵێم کە براکانت چۆن مردن گەلێ جار پرسیاری لێ کردوم لەبەرەوەی دوایی بووین بە هاوڕێی پێشمەرگایەتی لەگەڵ حەمومینە گەلێ جار پرسیاری لێ کردوم پرسیاری دوا لە حەزەکانی براکانی لێ کردوم بەس من هەرگیز توانم نەبوو پێی بڵم خۆزگە پێمەوتن خۆزگە نەمەهێشت دراماکان و نووسەرە درۆزنەکان بە ئارەزوی خۆیان گاڵتە بە شعوری خەڵک بکەن گاڵتە بە شعوری و خێزانانە بکەن کە لە چرکەساتێکە سێ کوڕ لە دەستێ ئەمە تەنیا لە فلیما هەیە بەس لە فلیمەکە ئێمە مەوجود بوو سێ برا پێکەوە کاتێ من هاتمە ژوورەوە وشیار لە پشتیم دەرگایەوە شەید بوو ئەو وشارە ناسکە نەرمونیانە تەلەبەی پێنجی عەدادیە بێگورا بێتاوان لەوێ کەوت بوو لەوێ کەوت بوو جۆگەڵی خوێن دروست بوو بەختیارم بینی لەبەرەو پەنجەرەیە بە دانیشتنەوە وتم بەختیار سەلامەتی وتی پێی مەنگیان سەلامەتم وتی بەڵام توخوایەک بەرداخە ئەوم بۆ بێنە تەقا بە تەواوەتی خامۆش بوو تاکو تەرا فەرهاد تەقەیە کرد بەختیار تەقەیە کرد من بیرم لێ کردەوە خۆ ئاو چمانایەکی هەیە ئاو چییە لە چۆ بیخێنم ئاو بۆ چی باشە ڕەنگە خەڵکانێکە بێوا بزانێت کە درۆک ڕەنگە خەڵکانی هەبێوا بزانێ مەم و بالەغەیە بەس بڕوا بکەن لەو چرکە ساتانەیە من هەرگیز نەمەزانی ئەو یعنی چی هەرگیز نەمەزانی ئەبێ بچم لێکوێ ئاو بێنم لەگەڵە هۆیا چوومە دەرەوە ئای بۆ بێنم لەکوێ ئای بۆێنی چەند دەقەیەکی برد چوومە ئەو ژوورەی ساڵح کە سەیرم کرد ساڵح سەرتاپا شەڵاڵی خوێنە ماوە بە سەرتاپا شەڵاڵی خوێنە و دەستی خستۆتە ژێر ناوچەوانی لەسەر سیسەمەک فەرهاد کڵاشم کۆفەکەی لە ساڵح وەرگرتو و ڕەنگە چەند فیشێکێکی پێما بێ ساڵح فەرهاد تەقەی پێ کرد تاکو تەرا لەو کاتای بیری بەختیارم کەوتەوە بیرم کەوتۆتم ڕەنگە بەختیار فیشێکی پێما بێ گوێم لێ نەبوو تەقە بکات کاتمە ژوورەوە ئەو مەنزەڕەی من بینیم بەختیار تەنها فیشێکی دەمانچەکەی نابوو بەسەری خۆیەوە زۆر دوای ئەوە چەندین شەو دوای ئەوە بیرم لێ کردەوە ئەمە بەختیار بۆ داوای ئاوی کرد ئاخۆ چەند تینووی بوو بێ ئەو هەموو باروتە لە قوڕگیا باخۆ چەند تینوو بێ بەڵام لە ناکاوێکە بیرم کەوتەوە کە بەختیار ویستوێتی من بچمە دەرێ بۆی خۆی بکوژێت بڕوام وایە هەرواژ بوو بڕوام وایە هەرواژ بوو ئەم ژوورە لاشەی سێ برایتێ بەختیار لەبەر پەنجەرەکە کەوتووە ڕەو فلەولاوە کەوتووە و شاریش لەم جێگەی منە کەوتووە ئەم ژوورە جۆگەڵی خوێنی ئەم سێ برایتیا دروست بوو ئالەویە سەلاجەکەم بینی ئەمەنەی فیشەک بەرکەوتە بوو نەدەناسیەوە سەلاجیان دۆڵاوە تەسجیلەکە هەر لەسەر ئەرزەکە بوو بەناومێدی سەیرێکی ژوورەکەم کرد سەیرێکی ئەو سێ برایم کرد کە پێکەوە سەرچۆپی مەریان گرتووە بێئومێد تێکشکاو بێهیوا چوومە دەرەوە ئەچمە دەرەوە دوای هیوای ژیانی هاوڕێیەکمەکەوە ئاخۆ ساڵح مابێ ئاخۆ فەرهاد مابێ تۆ بڵێ نەرمین لە حەوشێودی فیشێکێکی بەرنەکەوت بێ باشە بوو
بێ قەدەری ژیانی ئێمە ئەوە بێ کە چیرۆخوانی مەری ئازیزان بین. نازانم لە چ ڕۆمانێکا لە ژیانمان خوێنومەتەوە. کوڕەکە خەباتگێڕێکی فەلەستینی بوو. هاوڕێکانی شەهید کرابوون لە دێریاسین، هەر خۆی مابوو. هەموو ڕۆژێگەیوت حەیف لەگەڵ مردووەکانانیم. منیش درێژایی چەندین ساڵ هەمیشە وت حەیف لەگەڵ مردووەکانانیم. کە هاتمەوە ئەم ژوورە بۆی کە بزانم ساڵح و فەرهاد چۆنن وەزعیان چۆنە، بینیم ساڵح لە جێ خۆیەتی لەسەر سیسەمەکە. سەر سیسەمەکە سەرچەفێکی زەردی پێوەیە، گۆمی خوێن بوو. ئەوەی من بینیم ناکرێت لە هیچ فلیمێکا بیبینیت. بەڵام نە ساڵح مردبوو نە فەرهاد. فەرهاد ساغ و سەلیم ئەهلێرەیە وەکو قەڵاچەقی بوو. وتی تۆش زیمۆی. هیچم نەوت، بڕوا ناکەم هیچم وت بێت، وا هەستەکەم جوابم نەیاوەتەوە. ڕەنگە نەمتوانی بێ قسە بکەم. ژوورەکەم بەجێشت و شتێکی ئەوتم بە فەرهاد نەوت. بەڵام لەو کاتەیە لەو سەرسەربانەوە گوێم لێ بوو بە مکەبەرە قسەیانە کرد. ئەیانوت کێ زیینووە با خۆی تەسلیم کات. هەر لەوێوە کە هەموو ژوورەکان لە بەردەمیان نابوو، سەیری کرد بە منی و دوتی وەرە دەرەوە. من هاتم پشتما بەم دیوارەوە بێهێز و بێتوانە سەیری ئەوان نەکرد. لەو کاتەیە قۆخاسەی لەو بەرەوە بە فەرهادی و دوتی ناوت چییە؟ فەرهادی شتی فەرهاد. وتی خۆت تەسلیم کە باشترە بۆ تو. فەرهادیش زۆر بەدەنگێکی بەرز وتی خۆم تەسلیم ناکەم. لەگەڵ قسەکردنەکەیە فەرهاد هاتە ئێرەوە، ڕێکاتە ئێرەوە. من زیاتر پاڵم مابوو بە دیوارەکە و دوورتر بووم لە دەرگاکە. فەرهاد تەواو هاتە ناو دەرگاکەوە، لە بەرامبەری قۆخاسەکە بوو. لەگەڵ هاتنە دەرەوەی فەرهادە، قۆخاسەکە یەک سەلیە فیشەکی بە فەرهاد هۆنا. سنگی فەرهاد بە تەواوەتی کرایەوە. خوێن لە پڕێکا هاڕێی کرد. خوێن بوو، ناوسکی فەرهاد بوو، چی بوو من نازانم. تەنیا ئەوە نازانم کە ئاوڕم مایەوە فەرهاد وەکو پێیکرد بە پێوە. من هیچ شتێکم بۆ ناکرێت، تەناوە نەبێ باوەشم کرد بە فەرهادە. باوەشم پیا کرد و ورد لینجی خوێنەکە و قورسی لاشەکە ورد لاشەکە لە بینی دەستمە هاتە خوارەوە و لاشەکە کەوتە سەرزەوی. ئەوە دواچرکەکانی کارەساتەکەی ئێمە. من لەو دەرگایەوە هاتمە دەرەوە. هیچ هەستێکم نەبوو بۆ ژیان و مردن، هەستێکم نەبوو بۆ ئەوی چیمان لێ نایە. لەو دەرگایە هاتمە دەرەوە زۆر بە ئاسایی چوومە مەتبەخەکە. لەوێ کە مناڵەکان و خاوەن ماڵەکە و نەرمینی هاوڕێمی لێبوو چووم لەگەڵ ئەوان دانیشتم. کە سەیریان کرد من تەواوی گیارم خوێنە. نەرمین وتی هیچ شتێکە بەرکەوتووە؟ وتم نە، ئەوە خوێنی فەرهادە. لەو کاتەیە دایکی شەیتیوا و شەید ساڵح لە بنی پرسیوتی چیمان لێەکەن؟ وتم بێگومانە مانگرن، زۆر دڵنیابن کە مانگرن. دوای گرتنەکەمان چیمان بەسەریە نازانم، بەڵام بە ئەکیدی ئەمڕۆ ئەمانگرن. لەو کاتەیە چەند قۆخاسەیەک هاتن دەرگای مەتبەخەکەیان کردەوە و پیانوتین وەرنە دەرەوە. کە هاتینە دەرەوە لە ناو حەوشەکەیە بە جوانی ئەو خوێنەمانە بینی
چۆنچۆنی بە حەوشەکەیە ئەڕوات وەکو جۆگەلە ڕێک بە جۆگەلی ئاوەکەیە خوێنەکە